بوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی کە بۆ 3 مانگ 320 ملیار بنێرێت دیارە تا ئێستا گوژمەی کۆتایی نەناردو لە ئێستاشدا حکوومەتی هەرێم چاوەڕێ و گوژمەپارەیە کە موچەی فەرمانبەران دابەش بکات. گفتوگویان بابەتاکەم لەگەڵ میوانەکەم شیروان میرزان دامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عراق لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. کاک شیروان سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت لە نەوەت خولەکەوە لەگەڵمان دەبیت. بەڵام تا ئێستا هۆکار چییە کە حکوومەتی عراقی ئەو گوژمەپارەی نەناردووە بۆەوەی حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەران دابەش بکات؟ سلاوتان لێبێ و سلااو لە بینەرانی NRT زۆر سپاس. طبعا لە 15 حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی ڕێکەوتنێکیان کرد کە بە پێم ڕێکەوتنە 3 مانگ 320 ملیار دێت بۆ هەرێمی کوردستان. 2 مانگ هاتووە مانگێک ماوە، بەڵام بەهۆی ئەوەی کە دەنگ لەسەر یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی درا بە پێی یاساکە دەبێت ڕێککەوتن بکرێت لە بەرامبەر نەوت و داهاتی ئیتیحادی لەگەڵ لە نێوان هەرێم و بەغدا ئەنجا دەتوانێت بڕەپارەیەک بنێرێت. واتە یاساکە ڕێگە لە سەرۆکوەزیران و وەزیری دارایی دەگرێت هیچ بڕەپارەیەک بنێرێ بە پێی ئەو یاسایە. بەڵام هەر زوو ئێمە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمیش قسەمان کرد و لە بەغداش محاولەمان کرد کە بە حکمی ڕێککەوتنەکە هی پێش یاساکەیە خودی سەرۆک وەزیران دەتوانێت بە پێی ڕێککەوتنەکەش 320 ملیاری تر بنێرێ بۆ هەرێمی کوردستان. ئەوەی کە تا ئێستا نەیناردووە پەیوەندی بەوە هەیە ڕاستی هێزە سیاسی عێراقیەکان و بەتایبەتی هێزە سیاسی شیعەکان زۆر زەخت لە کازمی دەکەن کە بەبێ ڕێککەوتن هیچ بڕەپارەیەک نەنێرێ بۆ هەرێمی کوردستان. و هەرێمی کوردستانیش تا ئێستا کە زیاتر لە 10 ڕۆژ زیاتر لە با بڵێن 2 هەفتەیە دەنگ لەسەر یاساکە دراوە، تا ئێستا هیچ وەفدێک نەچۆتە بەغدا و گفتوگۆی نەکردو بۆەوەی ڕێککەوتن بکەن، بەم شێوەیە بە معەلەقی ماوەتەوە. بۆیە تا ئێستا 320 ملیارەکە هاتووە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش موچەی دابەش کردووە کە زەرمەندی یەکەم تێیدا خەڵکی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران. زۆر باشە، بەڵام کاک شیروان هۆکارچی بۆ کە تا ئێستا وەفدە نەهاتۆتە بەغدا کە وەک خۆت باسی دەکەیت؟ لە ڕاستیدا من نازانم بۆچی وەفدەکە نەهاتوتە بەغدا، چونکە بە پێمان وا بوو کە گوزەرانی خەڵک و ژیانی خەڵک و موچەی فەرمانبەران و دەبێتە ئەولەویەت لە لای بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەر شێوەیەک بێ وەفد دەچێتە بەغدا و ڕێککەوتن دەکەن و لێک تێگەیشتن هەیە و یاساکەش مەجای گفتوگۆ و مفاوەزاتێکی زۆری تێدایە بۆی کە بگەن بە ڕێککەوتن. بەداخەوە من نازانم بۆچی تا ئێستا وەفدی هەرێمی کوردستان نەهاتوتە بەغدا. دوای ئەوە طبعا ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە موچە بۆ فەرمانبەرەکانی دابین بکات، چونکە موچە با بڵێن ڕەوڕەوەی ژیانی خەڵک و ناوبازاڕە، یعنی تەنها بۆ موچەخۆر نییە. ئەمە گەر پێمان وابێ لە 120 خەڵکی کوردستان موچەخۆرن، لە 180 موچەخۆر نیە، ئەمە تێڕوانینێکی زۆر هەڵەیە، چونکە ئەم لە 120 بۆ خۆی هەر سەرۆکی خێزانە بەرپرسە لە 100. باشە، بەڵام کاک شیروان وەکو نوێنەرانی کورد تا چەند ئاگادارن لە بەغدا کە بۆچی هۆکار چییە کەم وەفدە نهاتۆتە بەغدا بۆەوەی ڕێککەوتنی نوێ بکرێت لەسەر ئەو بڕەپارەیە یاخود ڕێککەوتنیەکی نوێ لەگەڵ حکوومەتی عراقیدا بکرێت کە پارە بۆ هەرێم بنێرێت؟ بەرپرسانی هەرێم پێیان وابوو کە تا کۆتایی ئەم ساڵ دەتوانن بەم ڕێککەوتنەی پێشوو بەڕێ بکەن و بۆ 2021 ڕێککەوتنێکی تازە بکەن. بۆیە پێم وایە تا ئێستا وەفدیان نەهاتوتە بەغدا و دەستی بە گفتوگۆی نەکردەوە. بەڵام نەهاتنی وەفد بۆ بەغدا بۆ 2021ش مشکلەیە، چونکە لە سەرەتای مانگی داهاتوو واتە پێش دەی 12 بە پێی معلوماتی ئێمە و بە پێی قسەکانی وەزیری دارایی موازنە دێتە پەرلەمان. ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا دەبێت لە حکوومەت بکرێت، لە پەرلەمان ناکرێت. لە پەرلەمان هێز و لایەنی سیاسی زۆری تێدایە و کوتلەکان ڕازی نابن، یعنی ئەرکە قورسەکە لە حکوومەتە، دەبێت حکوومەت بچێت لەگەڵ حکوومەت گفتوگۆ بکە پێشەوەی پرۆژە یاساکە بێتە پەرلەمان. دەبێت ئەم دوو حکوومەتە لەسەر بەسەرەی پشکی هەرێمی کوردستان و ئیلتیزاماتی سەر هەرێمی کوردستان گەیشت بنە ڕێککەوتن، ئەنجا یاساکە بێتە پەرلەمان. دوای ئەوەی کە یاساکە هاتە پەرلەمان کار لە کار دەترازێ و بە ئاسانی چارەسەر ناکرێ. بۆیە من پێم وابوو بۆ یاسای 2021ش دەبێت حکوومەت وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان هەر بێتە بەغدا. کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیران لە بەغدا تایبەتە بە پرسی بودجەی 2021 کە تا ئێستا گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا نیە لەم بارەوە. وەمە بۆ خۆم هەفتەی ڕابردووش لە چەند بەرنامەیەک هۆشداریم دایە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر بۆ ئەم 3 مانگەش نەبێت بۆ بودجەی 2021 دەبێت بە زووری بێنە بەغدا و گفتوگۆ بکەن، چونکە بودجەکە دێتە پەرلەمان.
بودجەی 2021 دێتە پەرلەمان گفتوگۆ لە پەرلەمان ناکرێ لە حکومت لە نێوان حکومت و حکومت دەکرێت ئەوەی کە حکومت ناردی دوای دەستکاریکردنی بەڵام کاکشیروان پێ دوایە پێشەوەی کە بوجە بێتە پەرلەمان ئەگەرەمان وەفدیان بێتە لای حکومەتی عراقی پێشتر ڕێکەوتنێک بکرێت پێ دوایە کێشەکان چارەسەر بکرێگە لە هەمان کاتیشدا بوجە بێتە پەرلەمان بەشێک لە کێشەکان چارەسەر دەبێت تەمان کێشەی نەوت و غاز کێشەی پشکی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی سەر حکومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان لە کەمکردنەوەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی پێشمەرگە لە مستحقاتی جوتیاران هەموو ئەوانە گرفتی گەورە یعنی خۆ هەر تەنها هەرێم پێوەی پابند نەبووە بەشێکان بەغدا پێوەی پابند نەبووە بەڵام مانای ئەوە نیە گەیشتوونە بنبەست نەگەیشتوونە بنبەست مەجای گفتوگۆی تێدایە دەکرێت وەفدی هەرێمی کوردستان بێتە بەغدا لانی کەم ئێمە ڕێکەوتنێکی سەرەتایی بکەین بۆ 2021 بۆ ئەوەی لە 2021 چی ئیلتیزاماتی سەر حکومەتی هەرێمی کوردستانە بەڵێنی جێبەجێکردنی بدەین وچێ پشکی هەرێمی کوردستان و مستحقاتی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بە شێوەکان لە ناو یاسادا دابڕێژرێ بۆ دوای کە بوو بە یاسا ئەگەر هەر لایەک دەیتوانی جێبەجێ بکات جێبەجێ نەکرد دەکرێت پەنا بۆ دادگا بۆ محکمەی ئیتیحادی بۆ ینی پرۆسە قانونیەکان بەرین بۆ داواکردنی پشکی خۆمان بەڵام ڕێکەوتنێک نەخرێتە چوارچێوە یاساوە دەکرێت هەر لایەک هەر ڕۆژێک حەزی لێ نەبوو پێوەی پابند نەبێت باشە کاکشیروان بەڵام لە هەمان کاتدا لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەی بەرپرسانی حکومی ئەنجومەنی وەزیران باسی لەوە کرد کە لە ئێستادا پێویست نییە وەفدیان بچێتە لای حکومەتی عراقی بچێتە بەغدا ئەی پێ دوایە لەم بارودۆخەدا کەی پێویستە کەم وەفدە بێتە بەغدا ئەگەر ئێستا وەفد پێویست نەبێتە بەغدا ئەیکەی پێویستە موچەخۆر 6 ڕۆژە موچەی وەرنەگرتووە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەت ئیفلیج بووە خەڵک ئەوەی کە دەوامیش دەکا وردە بەرەو بایکۆت دەڕوا داوامی خوێندنگاکان نییە ڕاستە کۆرۆنا هەیە بەڵام سبەبێکی تری ڕئیسی نەبوونی موچەیە بەشی زۆری هاوڵاتیان لە ڕاستیدا گەیشتۆتە بینەقاقان لەوەی کە نەکاسبی لە بازار هەیە نەموچە هەیە نە هیچ جموجۆڵێکی اقتصادی هەیە ئەگەر ئێستا وەفد پێویست نەبێ بۆ بژێوی خەڵک بۆ ژیانی خەڵک بۆ قوتی خەڵک ئەی وەفد کەی پێویستە بە پێچەوانەوە ئێستا کاتی ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان هەرچی لە توانایدا هەیە لەگەڵ بەغدا بیکە بۆ ئەوەی موچەی فەرمانبەران زامن بکە موچەی فەرمانبەران بێت من بە پێچەوانەوە بیر دەکەمەوە پێم وایە ئەم ڕایە زۆر پێم سەیرە ینی ئەگەر ئێستا بۆ موچەی فەرمانبەران و بۆ قوتی خەڵک و بۆ ژیانی خەڵک گرنگ نەبێ و پێویست نەبێ وەفد بێتە بەغدا ئەیکەی پێویستە ئەم سێ مانگە یاساکە ڕێگەی داوە دەتوانن مفاوەزات بکەن شتێک پارەوە بگرن لە بەغدا بۆی موچەی فەرمانبەرانی پێ بدەن موچەی 2021 موازنەی 2021 دێتە پەرلەمان پێویستی بە ڕێکەوتن هەیە پێویستە لەسەرەوە ڕێک بکەون ڕێکخستنی بابەتی تیجاری و بازرگانی لە نێوان هەرێم و بەغدا سوودی هەرێمی تێدایە بەشی زۆری لە کاڵاکانی با بڵێین کە لە وڵاتی تورکیا و ئێرانەوە دێت لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە داخلی ناوەڕاست و خواروی عێراق دەبێت بەشێکی زۆر لە بەرهەمی چێلگە پەلەوەڕیەکان دەڕوا بۆ ناوەڕاست و خواروی عێراق یعنی زۆر بابەتی دیکە ڕاستە لەوێ شەوەشت بۆ هەرێمی کوردستان دێت بەڵام ئەگەر بین بە وردی دیقەت بدەین لەم ئاڵوگۆڕە بازرگانیە ئێمە زیاتر قازانج دەکەین وەکو هەرێمی کوردستان کەواتە دەبێت ئێمە زیاتر خەمی ڕێکخستنی ئەم بابەتەمان بێ بە کورتی دەمەوێت ئەوە بڵێم کە دابینکردنی موچە زامنکردنی بژێوی خەڵک ئەرچی حکومەتی هەرێمی کوردستانە ئەگەر بەبێ بەغدا پێی دەکرێت لە هەمان کاتدا کە ئێستا کە حکومەتی هەرێم موچەی دابەش نەکردووە ڕێگەم دەی دەبێت ئەم ڕستەیە بگەێنم دابینکردنی بژێوی خەڵک و موچەی فەرمانبەران ئەرچی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ پێرەی حکومەت مەسئولە لە بژێوی خەڵک ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بەبێ بەغدا موچەی پێ دەدرێ و بژێوی خەڵکی پێ ڕێک دەخرێ ئێوە هیچمان زەخت لە حکومەتی هەرێمی کوردستان ناکەین بچێ دانوستان لەگەڵ بەغدا بکات دەڵێن دەست خۆش بێ بەڵام کاتێک ئەمە بوو بە 6 ڕۆژ بە 2 مانگ یەک موچەمان پێ نادرێت بە کەمکردنەوەشەوە بە لێبڕینیشەوە ئەی کەواتە چی بکەین دەرفەتێک هەیە ڕێکەوتنە لەگەڵ بەغدا ڕێکەوتنەکە لە بەغدا بەڵام کاکشیروان پرسیارەکەم لێرەدا ئەوەیە پێ دوایە کە تا ئێستا حکومەتی هەرێم شاندینە ناردۆ بۆ لای حکومەتی عراقی کە دەڵێ پێویست نییە پێ دوایە خۆی بتوانێت موچە بادوا لە ئێستا داڵێ دەوشاندە پێویست نییە بێتە بەغدا لانی کەم ئێستا کە 6 ڕۆژە بە داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی هەرێمی کوردستان لانی کەم دەکرا موچەیەک بدەین یعنی من پێم وایە ئەو داهاتی کە حکومەتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوت لە خاڵە سنووریەکان لە باج و زەریبە لە داهاتی ناوخۆ
دەتوانێت لانی کەم خۆ دەکرێت بە 6 ڕۆژ موچەیەک بدەین یعنی ئەمە بوو بە 2 مانگ موچەیەک دابەش نەکراوە ئەمە ینی خەمساری حکوومەتە لە ڕاستیدا کە دەبوو لانی کەم لە ماوەی 50 ڕۆژ 6 ڕۆژدا ئەگەر بە 2 مانگیش بێ موچەیەکی دابە بۆی بزانی لەگەڵ بەغدا دەگەینێت. ئەی پێت وایە کاکشیروان کەواتە بۆ نایدات؟ من پێم وایە چاوەڕێی ئەو 320 میلیارەی بەغدا دەکا بێت اینجا موچە دابەش بکە بەڵام یعنی زۆر دواکەوتووە ئەمە هەڵەیە ینی کە وەختی خۆی موچیان 4 مانگیان موچە دواخست هەڵیان کرد پاشەکەوتیان کرد بەوەی کە موچە لەگەڵ بەغدا ڕێک بکەنەوە کە موچە لەگەڵ بەغدا ڕێک بکەنەوە بەغدا موچەی مانجی 10 داوە 11شی داوە ئێلانی کەم بە ئەوان بەس موچەی مانجی 10 بدەن بزانین ئەگەر لەگەڵ بەغدا گەشتنە ڕێکەوتن ئەوجا مانجی 11 بدەن. ناکرێت تۆ کاکشیروان چاوەڕوانیەکەی حکوومەتی هەرێم لە جێی خۆیەتی ئایا حکوومەتی عێراق ئەو 320 میلیارەت دەنێرێت؟ خۆی سەبارەت بەناردنی تاوان چاوەڕوانەکە لە جێ خۆی دانیە بە هیچ شێوەیەک لەبەر وەکو باسم کرد لانی کەم بە 2 مانگ بای ئەوەی دەست دەکەوێت کە موچە 1 مانگ بدا ئەمە یەک دوو ئەم 320 میلیارە بەغدا دەینێرێ یان ناینێرێ ئەمە پەیوەندی بە سەرۆک وەزیرانەوە هەیە. سەرۆک وەزیران حەز دەکات بینێرێ ڕاستی ئەوەی کە لە نزیکەوە ئاگادار بین و بەرپرسان قسەیان لەگەڵ کردبێ و بینی بێتیان حەز دەکات بینێرێ لانی کەم 320 میلیاری تر بنێرێ بۆی ببێتە دەست پێشخەریەک بۆ ڕێکەوتنی 2021 بەڵام وەکو باسم کرد هێز لایەنە سیاسی شیعەکان زۆر توندن لەسەرەوەی کە تا ئێستا بەبێ ڕێکەوتن ناهێڵن هیچ بنێرێ مەخرەجێک هەیە کە ئیتفاقەکە هی پێش قانونەکەیە تەسەور دەکەم لەم چەند ڕۆژەی داهاتوودا کازمی 320 میلیاری تر بنێرێ بۆ هەرێم ئەویش ئەگەر بتوانێت لایەنە شیعەکان و لایەنە سیاسەکان ڕازی بکە بەوەی کە زۆر لەسەری نەکەنە خاڵێکی گەورە و لەسەری نەکەنە فەوزایەکی گەورە. بەرحاڵ لەم تەسەور دەکەم کازمی حەز دەکات بینێرێ و لەم چەند ڕۆژەشدا 320 میلیاریەک بنێرێت بەڵام ئەمە هەرێمی کوردستان ئەم موچەیەشی دابەش کرد ئەی بۆ هی مانجی دێ با بڵێن ئەی مانجی 11 ئەی 12 ئەی بۆ ساڵی داهاتوو چی بکەین یعنی ناکرێت هیچ کە خەڵک لە قەلەقی دڵە ڕاوچەدا بێڵینەوە لە کاتێکدا کە مەجای چاکسازی تێدایە. حکوومەتی هەرێمی کوردستانی ناوخۆیدا چاکسازی بکە وەفد بنێرێتە بەغدا با وەفد بنێرێتە بەغدا بۆ ئەم 2-3 مانگە بابزانین بەغدا لە بەرامبەر ئەو وعدانەی کە دەیدا لە بەرامبەر ڕادەستکردنەوەدا جێبەجێ دەکایان جێبەجێ ناکە بۆی 2020 قسەیەکی ترمان هەبێ بەڵام بەداخەوە ئێستا ڕەئی عامی عێراقی ناو شارعی عێراقی و ڕەئی عامی کوردیش ئەگەر خۆمان بە هەڵەدا نەبین ئەوەیە کە چاوەکان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بۆ نەوت ڕادەست ناکە بۆ ئیلتیزام ناکە بۆیە موچە بە فەرمانبەرانی هەرێم نایە بۆیە موچە نادرێ. حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ هەنگاوی جدی بنێ و هەنگاوی عملی بنێ کە ئەم ڕەئی عامە لەسەر خۆی بڕەوێنێتەوە و ئیلتیزام بکە و لە ڕووی حسابیشەوە لە ڕووی ڕقەمیشەوە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام بکە قازانجی زیاترە. بەڵێ سپاس بۆ شیروان